ئەچینە لای تەوەری دووەماندا لە تەوەری دووەماندا باس لە گرنگی کتێب خوێندنەوە ئەکەین باس لە گرنگی هەبوونی کتێبخانە ئەکەین لە ناو ماڵەکانماندا لە شوێنە گشتیەکان و لەو شوێنانەش کە ئێمە ڕۆژانە دەوامی تیا ئەکەین تا چەند گرنگە لەو شوێنانە کتێب هەبێت لەوانەیە هەندێک جار ئێمە کارێکمان نەبێت بەڵام بتوانینەوەی کا کتێبێک بخوێنینەوە وەکو ڤیکتۆر هۆگۆڵێت لە هەر شوێنێکدا کە ژیان هەبێت ئەبێت لەو شوێنەدا کتێبێکیش بوونی هەبێت و کتێبخانەش هەبێت کاتێم ئەمڕۆمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین با میوانداری زۆر بەڕێز کاک شاو عوسمان وەکو نووسەر و بەرپرسی هونەری توێژینەوە لە کتێبخانەی گشتی سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵاو لێبێت کاک شاو. زۆر سپاستانەکەم و بەیانیتان باش و بەیانی بینەران و بیسەناری کەناڵەکەتان باش بێت. هیوادارم لەمڕۆ بتوانین خزمەتێکی باشتر و زیاتر بە بواری کتێب و کتێبخانە بکەین. باشە با سەرەتا لەوە دەستۆکەی بزانین هەبوونی کتێبخانە لە ناو ماڵەکاندا لە شوێنە گشتەکاندا تا چەند گرنگی خۆی هەیە. بەڵێ هەڵبەتە خۆی گرنگە و پێویستیشە لە ناو ماڵەکانە هەر وەکو پێداویستیەکی ژیان کتێب و کتێبخانەی تیابێت. بە بۆچووری من هەر ماڵە کتێب و کتێبخانەی تیابێت زیاتر ئاوەدانە و ماڵێکی هێمن و ئارام دەبێت ژیان تایدا و گرنگی و بایەخی زۆرە لە ئاستی پەروەردە و فێربوونی تاکە کەسی خودی خێزانەکە و چۆن بتوانن ئەو کتێبخانەیە بنیاد بنێن و کتێبخانەی ماڵیش بۆ خۆی چەند جۆرێکی هەیە دەکرێتەوەیە کە تۆ لە پڕاک کتێبخانەیەک دەکڕیت و کە ماڵ دروست دەکەیت و کتێبی بۆ بکڕیت و ئەو بێت کتێبخانەی کترەوەیە کتێبخانەی مناڵ بێ لە ناو ماڵەکە ئەو مناڵانە چەند خێزانێک هەر کەسێک کە جارەچێت بۆ پێشانگای کتێب دەچێتە بازار سەردانی و شوێنانە بکە کە کتێبی لێیە بە مرور بە تەمەنی ئەو مناڵە بۆ خۆی کتێب بکڕێ و کۆیە کاتەوە دەی خوێنێتەوە و کەوای لێ دێت ئەمە کتێبخانەیەک دروستە بێت لە داهاتوە لەگەڵ تەمەنی کەسەکە ڕوان لە مناڵیەوە بە قۆناغی هەرزەکاری و دواتر بۆ لاوی بۆ تاکو بێتە چێتەس بە ساڵاچوو ئەمە بیرەوەریەکی جوانی لا دروستە بێت لەگەڵ ئەو کتێبانە. یعنی من بۆ خۆم کە جاری وایە کتێبێک دەبینم بەس بە بەرگەکە ئازانم ئەمە کەی بۆ چی بۆ باسی چی دەکات چکە کتێبە یادەوەریت لەگەڵ یا دروستە لەبەرەوە گرنگە لە ناو خێزانەکانە بایەخ بدرێ بە دروستکردنی کتێبخانەی ناوماڵ بۆ پەروەردە و فێربوون و ڕۆشنبیری تاکە کەس. کاک شاو ڕۆڵی پەروەردە تا چەند لەم بابەتەیە گرنگە بۆ نمونە مناڵ هەل لە سەرتاوە لە ڕەوزەوە بۆ خوێندنگە لە خوێندنگاوە بۆ قۆناغەکانی تر ئەگەرم مناڵە لە سەرتاوە ئاشنا بکرێ بە کتێبخانە حەز ناکە ئەم کتێبخانە بەرێتە ماڵەکەی خۆی ئەگەر لە خوێندنگاخی قەبارێکی گەورە بێ ئەگەر لە ماڵەکەش یا بە دوو ڕەفەش بێت دڵی پێی خۆشە بێ ڕۆڵی سیستەمی خوێندن لەم بوارەیە توانێت مناڵەکانمان هۆشیار کا بەرامبەر کتێب و کتێبخانە. بەڵێ هەڵبەتە خۆی لە پۆلێنکردنی کتێبخانەکانە کتێبخانەی ماڵ ئێمە 6 جۆر کتێبخانەمان هەیە لە ڕێی بنمای زانستی و پیشەیە کە کتێبخانە دابەشەکەی سەرەن کتێبخانەی ماڵەوە کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان و باخچەی ساوایانە کە ئەویان دانرێت بە دڵی کتێبخانەکە ینی لە وڵاتانی دەرەوە ئەوە زیاتر باخی پێدراوە بەراورد بە کتێبخانەی زانکۆ ئەکادیمیەکان یا تایبەتەکان بۆ لێرە یەکەمین جارە مناڵ ئاشناکەی بۆ کۆمەڵە کتێبە بەوەی کە بۆ سەرچاوی ئێوێت مەسەلەن کتێبخانەی قوتابخانە هەر نابێت کتێب بێ ئەبێ کاری هوەری تیا بکرێ ئیشی دەستی تیا بکرێ بۆ نمونە مناڵەکە هەر چالاکی ئەوێت بتوانێت بیکات بەڕاستی ئەمڕۆ کار ئاسانی زۆرە بەڵام گرنگەوەی وایە وەزارەتی پەروەردە لەو ئاستایە کە هەموو قوتابخانەکانی کتێبخانەی تابێ بە وەڵام وڵی نەخێر بەداخەوە ئەمە نییە دووە دەکرێت خێزانەکان هاوکاری قوتابخانەکان بن من بۆ نمونە ساڵ من مناڵەکەم کە دەرچوول بۆ لە پۆلیسێ بۆ قوتابخانەکەی زیاد لە 200 نامیلکەی مناڵانم برد وتم بیدەن بەم بۆ قوتابیانەی کە دەرچوون و بیان دەنێ بۆی هاوکار بە خێزانەکان لەوە هەست بکەن یان ئێمە خەڵاتیان بکەین چی مامۆستا چی پەروەردە چی خێزانەکان ئەو ڕۆژانەی کە زانێ مناڵەکەی دەستکەوتێکیە دڵی خۆشە بۆنەیەکی هەیە با بۆنەی لە دایکبوونێتی با لە ئیدارە لە جیاتەوەی مناسبەتیان بۆ کەنیان لە باخچەی ساوان با نامیلکەی مناڵانیان بنێ لەوەمە هان ئەدرێ و فێر ئەبێ مامەڵە لەگەڵ کتێباکە لەگەڵ نامیلکەی مناڵاناکە ئەمە زەرورە ئەو بکرێ وە کاتێکیش دەبینی گەربوو مناڵە لە لە پۆلەکەیە ینی جۆرێک لە کتێبخانەی قوتابخانەکە ئێمە زۆر دەگمەنە نیمانە کتێبخانەی پۆلە هەبێ هەموو پۆلە کتێبخانەیەکی خۆی هەبێ ئەو مناڵانە خۆیان بەشدار بن لە دروستکردنی ینی چۆن هەر مناڵێک بچێت کە چۆ پێشەنگیاک نامیلکێک مامۆساکە بۆ بڵێ بیکڕێ باقینا بە پارەی لەسەر قوتابخانەکە بدرێ یا لەسەر مناڵەکە خۆی بیداگر کە سوکارێکی خزانێت بێنێت لە پۆلەکە دای بنێ
و بڕە وڵت بیخوێنەرەوەیکی بیداتێکێکی تر لە دەسا و دەستی پێ بکەن لە ناو خۆیانە ئەمە بۆ خۆی تەشویقە بێ و کاتێکیش ئەم مناڵانە پێویستە سەردانی ئەو کتێبخانانە بکەن کە کتێبێکی بە شێوەی قەبارە گەورەیە بۆ نمونە کتێبخانە گشتەکان بۆ نمونە شوێنێکی و کتێبخانەیە ئەو قاڤیا بنکەی ژنی هەر کتێبخانەیەک تریا هەر ناوەندێکی ڕۆشنبیری کە کتێبخانەیەکی فراوانی لێ پێویستە و مناڵانە ببرێنەوێت چاویان بەوێ بکەوێت دنیا بینیان هەبێ بۆ نمونە من مناڵ هەبووە دیومە لە وتێتی ئەم هەموو کتێبە لای سیر بوو ینی ئەم بە قەبارە گەورەیە کتێبخانە هەبێ ئەمە ڕویا بینیە کە بۆ مناڵ تەسیری هەیە وە کاتێک گەر پەروەردە کرا لەسەرەوەی کە مامەڵی لەگەڵ کتێبا بێ لە مناڵیەوە دوایی دەتوانێت کە چۆ قۆناغی زانکۆ ئەم کارە ساتە ئیستا ڕوونادا کە کتێبخانەی ناوەندی زانکۆ بەداخۆ چۆڵترین شوێنەوەی کە من متابعام کرد بێ و بە دوایدا چوو بێتەوە لێەوە دەبینین ئەگەر لێرە و فێری ئەوە بوو مامەڵە لەگەڵ کتێب بوو مەسەلەن پەروەردە بۆچی ئەوە ناکە مامۆساکان بۆ ئەوە ناکەن بە هاوینان هاندانیان من کتێب و نامیلکە بخوێن مەسەلەن دەکرێ بڵێ ساڵ کە کۆتایی وەرزە لە کۆتایی وەرزا پێیان بڵێن ساڵێکێکێ هاتەوە سێ کتێبی خوێندە بێتەوە کتێبەکان بێنێ لەگەڵ خۆی ئەو مامۆساتوانێت بە 5 دقە و توێژێکیان لەگەڵا بکە کاتیش نابە هاندارم بێ بۆ خوێندنەوە و فێربوون و تێشە بەڵام بەداخۆ وەزارەتی پەروەردەی نەی پەرژاوە نەی کردووە هی ئەوەشە بە بۆچوونی من کەسێکی ئەکادیمیان نییە لەو بارە ئەو کێشەکە بێت باشکەواتە ئەتوانین بڵێن ئەگەر ئەم کلتورە لە لای خۆمان بەرەو لە ناوچوون بچێت هەر ئەمە بۆ وای کردووە لەوەی کە لە ئەمریکا لە 11 ئەیلولی هەموو ساڵێکە لەم ساڵانەی دوایە ڕۆژێکی جیهانی دابنێ بۆ کتێبخانە بۆ ئەوەی کە ئەم کلتورە بەرەو لە ناوچوون نەچێت ئەمانەی کە بەڕێزت ئاماژەت بێکردەوەی کە ئێمە لە مناڵیەوە مناڵ ئاشنا بکەین بە کتێب بەڵام چجا ئەوەی کە ئێمە مناڵ ئاشنا بکەین بە کەشی نێو کتێبخانە لە سەرەتادا لەبەر لەوانەیە ئێمە زۆر بەرکەوتەمان نەوە بێ لەگەڵ کتێبخانەیە ناوچە لە هەموو شوێنەکان و ناوەندەکانی خوێندنە کتێبخانە نەبوو بێت بەڵام ئەگەر ئێستا کتێبخانەیەکە بێت ئەبێت لە سەرتا مناڵەکان فێر بکەین چۆن لەو کەشەی کتێبخانەیە خۆیان بگونجێن و ئەبێ کەشێکی چۆن بێت بۆ ئەوەی کە لە مناڵێک وردە و دەکە گەورە بێت چۆن مامەڵە لەگەڵ کەشی نێو کتێبخانەیە بکات بڵێ خۆی کە کتێبخانە وەک مەسەلەن ئەبێتۆ ئەو مناڵانە سەردانی بکەن و ڕازگیری کتێبخانەیە لێ پرسراوی کتێبخانەیە ئەمیندار هەر سفەتێکی یار مامۆستایەک ئەوێ ڕوونکردنەوەیان بات چکە بەلەگە ڕوونکردنەوە و فێرکردنیان نەبێ لە بەکارهێنانی سەرچاوەکانی کتێبخانە کە بەشێکیان نامیلکەیە کتێبە گۆڤارە ڕۆژنامەیە ئەبێ ببێ قۆناق و پۆلینەکە تەمەنەکە ئەمانیان پێ بناسێنرێ مەسەلەن جاروایە تۆ پێویستی شت بەوە نیە ئەمەسیم ڕۆ زۆربەی ماڵەکان مناڵان تابلێتیان هەیە هەموو بەکاری هێنن تۆ کرێت لێەوە فێریکەی لێو کۆمەڵک ساید و پێگە هەیە کۆمەڵک یاری گونجاو هەیە لێوە توانێت وێنە بکێشە لێوەتوانێت جۆ لە مۆسیقا بگرێ لێوەتوانێت جۆ لە شعرێک بگرێ ئەمە ئەکرێت ئەوە کار ئاسانی هەیە بەڵام ئێمە چۆنی بەکاربێنین و چۆنی فێرکەین ئەمە گرنگە خۆیچێک لەوە کە پەروەردەی کتێبخانەیە ئەوەیە کە پەروەردەیکە لەسەرەوەی ئەومە سەرچاوانی ناو کتێبخانە بە ئاسانترین شێوە بگەێنێتە دەستی قوتابی یا بگەێنێتە دەست مناڵێک لە هەر شوێنێک بێ ئەمە گرنگە بەڵام بەداخەوە ئەوەش تایسە بەو شێوەیە نەکراوە هیوادارین بکرێت باشە کاکشاو بێنە سەر ئەوەی کە بوونی کتێبخانەکان ئێستا بۆ نمونە هەر شاری سلێمانی بەنمونە بێنین و ئێمە کتێبخانەی گشتیمانەیە چەند کتێبخانەی کەمانەوە چەند بنکەیەکی کەمانێ بنکەی ژیرمانێ بنکەی جەمالێکفانمانەیە ئەم شوێنانە ئێستا بە شێوازێکی باشتر کاری تیاکراوە هەم کتێبخانەیە زۆرینەی شوێنەکان هەمووکو کۆفیەکیشە بۆ پشودان ئەمانە ئەگەر ڕێژەکەی زیاتر کرێ ئەم شێوازە خوێنەری باشترمان نابێت هەڵبەتە پێویستە یعنی ئێستا من بەداخەوە لەم لە ساڵی 1944ەوە بۆ ئێستا تاکە کتێبخانەی گشتیوە و حکومی لە ناو شاری سلێمانیا هەیە ئەمە بۆ خۆی گرتۆ بتێ شاری سلێمانی سە زۆر فراوان بوو کاتێک کتێبخانەی گشتی لە جادەی پیرەمێرد بووە لە سابونکەران بووە ئێستا لە جادەی سالم بووە سلێمانی و کاتە لە زۆر لە بچووکتر بووە لە ئیستە لە ڕووی ژمارەی دانیشتوانە لەو ساڵانە 50,000 کەسێک بوو لە ساڵی 44 و ئەوانە ئێستا لە ملیۆن نفوسی تێپەڕانەوە ناوچەی جوگرافی سلێمانی فراوان بووە گەورە بوو ینی مەسەلەن ئەوسان بەکرەجۆ ناحێ بوو تەنها ئێستا لەوەی کە لە ناو شارەوانی سلێمانیا بێ ئێمە لە بەکرەجۆ کتێبخانەیەکی گشتی هەیە ینی پێویستە تۆ مەسەلەن لە گەڕێکی کورسات لە گەڕێکی کازیوە و سانا و لای قرگای لە ڕاپەڕین ئەمانە کتێبخانەی گشتی هەبێ کار ئاسانیە بۆی لەوێشەوە کە تۆ گەر کتێبخانەکە هەبوو لەوێ توانی پلانت هەبێ بۆ قوتابخانانەی ئەو دەورە مەسەلەن ئێمە زۆر جار تووشی ئەزبێ کە بیل لە وەختی قوتابخانەکانە کە قوتابیە هێنن بۆ کتێبخانەی گشتی
ئەبێت جەدۆل و کاتیان بۆ دابنرێ و لەبەرەوەی ئەگەر بۆی فریا بکەون لەو کاتانە بێن بەڵام ئەگەر لە سنوورەکانە کتێبخانەی گشتی تر هەبوو یعنی ئەکرێ کتێبخانەی گشتی لاوەکی هەبێ ینی فەرعی کتێبخانەی گشتی سلێمانی بێ لە شارەکانی تریش هەیە هەر لە ناو شاری سلێمانێ بەڵام بەداخەوە ئەمە تایسەن نەکراوە ئەو پێویستی شە بکرێ بۆ نمونە دەکرێت کتێبخانەی گشتی لە شوێنێکی گشتەکانە هەبێت لە ناو پارکەکانە تۆ بینی چەند پارکێکەکە هەیە مەسەلەن وەخت خۆی پێش دیار بکرد پارکێک هەیە پارکی ماردینی پێڵەن لەو سەری شارە دەکرێت کتێبخانەی کتابێ دەکرێت ناو کتێبخانەی لە باخی گشتیا هەبێت لە پارکی ئازادیا هەبێ بەڵام ئەمە یەمەی کێشەمان هەیە زۆر جار ئیدارەی ئەو شوێنانە تێگەشتنیان نییە بۆ ئەوە یعنی منە ڕۆک و خۆم پێشدیارم هەبوو خەڵکیش هەبوو ئامادە بوو لە ناو پاخی لە بناو چەند ساڵێک لەمەوە پێش لە ناو پارکی ئازادیا کتێبخانەیەکی گشتی دروستکە بەڵام ڕزامەندیان نەکرد ئەمە کێشەیە بەڕاستی تۆ پێویستت بەوەیە لەو پارکانە لەو شوێنە گشتیانە کتێبخانەی گشتێ بە ڕاستە ئێستا چەند ناوەندێکی جوان هەیە خزمەتەکەن کۆفینێتن کتێبیشان لای ئەمانە دومایی دڵخۆشیە چکە بۆ کاتی ئەوان مەسەلەن لە دەی بانی و تا دەی شەوە ئەمە بڵێن دامەزراوەی حکومی ناتوانێت بە شەوان هەبێ بۆ نمونە ئەوە خزمەتی بە دیلەکەیەتی بەڵام ئەوانەش کەمن من یەک نمونەت فێڵم یەکێک لە وڵاتەدا تازە پێێنەی کە دروست بوو لە ساڵی 1940 ئەڵێم سەرۆکوەزیران یەکەمین سەرۆکوەزیرانی ئەڵێ من دڵخۆشم لە 112 دوکان لەم سەرجادەیە کە هەیە جادەیەکی گشتیە لە 112 کتێب فرۆشە لەگەڵ یا کتێبە فرۆشە شوێ قاوەی دایناوە هەردووکانە بێ کتێبی هەیە ئەڵێ ئەمە من بەمە دڵخۆشم بەڵام ئێمە مەسەلەن دەبینین چەنەها شارڕێمان هەیە شوێنی کوایتیانە ئەمانە پێویستە ینی پێویستە شارەوانی ئیش لەسرە مە بکە پارێزگار و لژنەی پارێزگار ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هاوکاری کتێبخانە گشتەکان ئەتوانن ئیش لەسەر ئەمە بکەن چۆن بنیاتی کتێب خانەیەک بکەنەوە لەو شوێنە گشتیانە کە ضرورە بە تایبەتیش کاتێک کە سلێمانی بەڕسمی و ناسراوە بە پایتەختی ڕۆشنبیری چەند من خۆم لەگەڵەوانی بکە ناسرا بچکە خۆی شاری سلێمانی هەرخۆی بۆ پایتەخت و بۆ ڕۆشنبیری و بۆ ململانێ و بۆ ئازادی و بۆ ڕۆشنبیری دروست بووە زۆر باشە تا چەند تەکنەلۆژیا کاری کردوتە سەر کتێب خوێندنەوە ئەگەر جاران تەنها بە وەرەقی کاغز ئێمە کتێبێکمان لا بەردەست بووە ئێستا ئەتوانین لە ڕێگەی PDF هەر لە مۆبایلەکەی خۆمانەوە کوام کتێبەمان ئەوێت بە ئاسانی بەردەستی بخوێن و بتوانین بیخوێنینەوە بەڵام ئەمە یارمەتیدەر بۆ ئەوەی کە ئەمنەوەی ئێستا لە کتێب خوێندنەوە دوورکەوێتەوە یاخود دوای لە بکە کە زیاتر کتێب بخوێنێتەوە وڵای زانی ئەو خۆی چۆنە ئێمە گەر سەیری مێژووی کتێب و کتێبخانە بکەین چەند بازدان و چەند گۆڕانکاریەک هەبووە هەنی هەرۆ کۆمەیەکی ئیسە بۆ باڵا بەڵام دەبینی لە هەموو قۆناغەکانی مێژووی کتێبە کە نووسین لەو کاتەوە هەبووە تا ئیستی ئەمڕۆی پێوە بێ نەبووەتەوەی کە کتێب بڵێن مەهامی خۆی یا ئەرکی خۆی لە دەستبات بەڵام دەکرێت ئەم شێوە ئەلکترۆنیە کار ئاسانی بێ مثلەن من کتێبێکمەوێ بۆ نووسینی خۆم پێویستم بۆ لێرە نەبووە داوات کردووە مەسەلەن لە کتێبخانەی گشتی بەسڕە هەیە لەوێ بۆ منێرێ بە ئەلکترۆنی بۆ ئەمەگەر بە کاغەزی بێ زۆری پێچێ ڕەنگەر نەگاتە دەستم ئەمە کار ئاسانیە واتوانی بەکاری بێنی بۆ سوودی لێ بینی بەڵام ئەمە ڕێژەیەکی کەمە ئەزانی چۆن ینی لە ئەوروپا ئێمە کتێبخانەکانی ئێمە نەگەشتوتە ئەو ئاستەی کە بە شێوەی PDF خزمەتگوزاری ئەلکترۆنی هەبێ لەسەر لە ئاستی هەرێمی کوردستان ئەومان نییە بەڵام خۆ دەبینین لە ئەوروپا هەیە و ئەلکترۆنیکە و خزمەتگوزاریە هەیە لە ئەمریکا هەیە بەڵام لەگەڵەوە شاکتێب بە شێوەی کاغەزی خۆی هەرماوە و چێژ و تایبەتی خۆی هەیە و سوودی تایبەتی خۆی هەیە و جیاوازی خوێندنەوەکانیش هەیە چی بە شێوەی ئەلکترۆنی بێ هەمە هەر لەر دووچان لانی باش و خراپی خۆی هەیە هەڵسەنگاندنی زانستیشی بۆ کراوە ئەن لە ڕووی تەندروستیەوە و ئەم لە ڕووی بەکارهێنانیشەوە کار ئاسانی و پێداویستی هەردووکان بۆ خۆی جیاوازە هەیە بەڵام ئێمە لە کوردستانە ئەکرێ ئەوە سوودی لێ ببیندرێ بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ ئامارێکی ڕسمی نییە قسە لەسەرەوەکە ئێمە چەند کتێبمان هەیە بە شێوەی PDF ینی ئەوەمان نییە تاکوزانین ئایا چەندی بەکار هاتووە بەڵام ئەگەر کاری بۆ بکرێ بێگومانەتوانێن ئەمەش بکەینە بەشێکی تر بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان بۆ خوێنەر ئەگەر بکرێتە PDF بووی کە بڵاو بێتەوە لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیایی کە ئێستا بەردەستە بەڵێ ئەکرێ ئەمە سوود لەوە ببینین بەڵام ینی لە کاتێکە ئێمە کووتم ئێمە لە پێش هەموو شتێک پێویستمان بەوەیە کتێبخانە گشتەکان فراوان کرێت لە شوێنەکانی کەوتمان کتێبی کتێبخانەی تا بکرێتەوە اینجا دوایەوە ئەو بەشێک بێت لەو پێک هاتەی کتێبخانەیە هەڵبەتە لە هەیکەلی تەنزیمی کتێبخانەکانە
لە مەسادری معلومات سەرچاوی زانیاری بەشێکی کە سەرچاوی کاغەزیە بەشێکی سەرچاوی ئەلکترۆنیە ئێمە مەسەڵەن چۆن لە کتێبخانەی گشتی سلێمانی 200,000 کتێبمان هەیە بە شێوەی کاغەزی دەبا بۆ نمونە ئەگەر 100,000 کتێبیشمان هەبێ بە PDFی بەڵام بتوانرێ خەڵک سوودی لێ بینێەوە بەکاربێنە ئەم ئامێر و کەرەستەیە تا ئێستا ئێمە نیمانە ئەوەی کێشەکە باشە باسی بابەتیش کە بکەین کێمە باسی کتێبخانەکەین ئەی پرسیارە لامانم کتێبخانێت چی کتێبێکی تایە هیچی نووسەرێکە و خوێنەرێکی باش کێیەکەم کتێبان ناخوێنێتەوە ئێمە وەکو خۆمان لە چه ئاستەکەین لە چاو ساڵانی ڕابردووە ئاستی خوێنەرمان باشە ئێستا ئاستی نووسەرەکانمان باشە ئاسی وەرجێڕەکانمان باشە کە و کتێبانە بخەنە نێو کتێبخانەکانەوە کە من بتوانم سوودی لێ بینم هەر کەسە لە بوارەکەی خۆیان من حەزم لە بواری زانستیە کتێبێکی باشی زانستی هەبێ حەزم لە ڕۆمانە با ڕۆمانێکی باشە بێ بۆ نووسەرەکانی خۆمان بەڕاستی کاکشاهۆمە پرسیارە زۆر جار یەکێ لەو نووسەرانە بەختیار عالیە ڕۆمانێکە نووسێ سێم جارێتی چاپەکرێت لە وڵاتی چۆکو ئێران ئەی بوو لای خۆمان کەمترین خوێنەری هەیە ڕاستە خوێنەریشی بەشی خۆی تایبەت هەیە لە ڕۆژی کتێبەکە بڵاو بێت و خوێندنەوە بەڵام بۆ لای خۆمان ئەم کەمی خوێنەرەمانەیە هۆکارەکەی بۆ چیە کەڕێنی تۆ زانی چۆنە ئێمە ینی پرسیارەکە زۆر بوو من زۆر فراوانیش بوو ینی وەڵامی زۆر هەر بۆشەی بۆ خۆی جیا ینینەکە مەسەلەن ئێمە پەیوەندیەک هەیە بێ بیزانین ئەوەی کەسی لە کتێبخانە و ئیشەکان لە مەجاالیەوە پەیوەندیەکە لە بینی کتێبخانە کتێب نووسەر خوێنەر کتێبخانە کتێبخانە ناوەندەکەیە ناوەندی نووسەر و خوێنەر بەیەکە گێنێ لەگەڵ کتێبەکە ئەمە بێت ناوەندێکە جاو ناوەندە بێ خۆی پێویستی خۆی هەیە بێت دابین کرا نووسەریش بە هامان شێوەیە نووسەریش دەبێت دامەزراوەکانی تر هاوکاری مەسەلەن تو تا کاتە کتێبێک نەنووسی نازانی چەند دێماندووە بی و چەندێک تووشی بەرهەڵستیە بی مەسەلەن کتێبێک لێرەکە نووسێ من بۆ خۆم تا ئێستا نۆ کتێبم چاپ بووە بەڵام ئەم نۆ کتێبە هەر جارەی بۆ خۆی تووشی قەیرانێکە بی بەدەست ینی جاری وایە تۆ تا ئەگاتە کتێب زۆر ماندووتەکەن بۆ لەبڕۆی دەستی هاوکاری نییە و سیستەمێکیش نییە لەسەری بڕام من کە خۆم لە ناو کتێبخانم ئەمەوە کتێبەکەم لەسەر شێوازی بنەمای ئەو پێناسانە بێت کە کتێبی لەسەر چاپەکرێ بەڵام مەسەلەن چاپخانەکان بەقسەم ناکرد یان نایکەن وەکو خۆی ڕێنماییەک نییە جارێ ئەمە بۆ کاری پێکهاتەی کتێبەکە کە چۆن بێ مەسەلەن لە ڕێەوە بۆ نووسەر دامێکی وای نییە بۆ هەموو نووسەرەکان وەکو یەک نییە ئەو پشگیری کاکرێت جیاوازی هەیە بۆ نووسەرێک هەیە بۆ چچکە نییە ئەجاشێ هەڵسەنگاندنیش نییە و ئێمە گەر سەیریکەین یەکێک لەو کێشانەی کە بە بۆچوونی من ئەوەیە ئێمە زیاتر هانە دەین بابەتی ئەدەبی بخوێنرێتەوە ینی منە بینم لە کتێبخانەی قوتابخانەکان نا کتێبخانە گشتەکان زیاتر ئەوەندەی خەڵک تەشویقەکرێت دیوانی شعر و چیرۆک و ڕۆمان بخوێنێتەوە هانی نادرێ بابەتی زانستی بخوێنێتەوە کە لەگە من بڕوام وایە دەبی پێویستە لەسەر خوو لەسەر پیشە لەسەر خواستی کەسەکە ڕێنمایی بکرێ ئەوەی کە ئەوێ پێی بگا مەسەلەن شەر دێتەوە مەسەل یەکێک بابەتی هەرمووی چیرۆک و ڕۆمان بخوێنێتەوە با بابەتی زانستی کیمیا و فیزیا بخوێنێتەوە مەسادرمان هەبێت لەسەر زانستەکان ئەمانە کەمن ئێمە خوێنەری ئێمە زۆربەی بابەتی ئەدەبی و مێژووە ینی ساڵانە دەتوانم بڵم لە 2011 بۆ ئیستا کە من بە بەردەوام ئامارم کردو هەموو ساڵێک دەبینم ململانێکە لە نێوان مێژوو یاداشتە لەگەڵ بابەتی ئەدەبی کەمترین بابەت کە خوێنرێتەوە زانست و فەلسەفەوەمان هەیە مقارنە بۆ دوانە جارووا ساڵی وا هەیە ئاین دێتە پلەی سێ جارووا دەچێتەوە پلەی چوار ینی ئاوایە بابەتە دینیەکان کەواتە ئێمە کۆمەڵگەکەمان دیارە کە ئەمە خوێنێتەوە بەپێی زۆرترین ژمارەی ساڵانی پێشوو لەگەڵ ئەوەشە بەداخەوە یعنی ئێمە حەزەکەن بابەتە دەبێکان بخوێنرێتەوە بەڵام ئەو ئامارەش کەمەکە ینی تۆ بینی لە ساڵی لەم بانگە بۆ نمونم دوو مانگی پێشوو مانگی 1970 ژمارەی خوێنەران لە 1000 کەسایە کە ئەمە بەڕاستی کەمە لە کتێبخانە گشتەکان ئەمە کەمە ئێمە کۆمەڵ قەیرانی تر تەسیر لە نووسەر و خوێنەر و هەمووی دەکا مەسەڵەن قەیرانی داراییە تۆگە بچیتە بپرسی لە کتێب فرۆشەکان و لە دەستگای ناوەندی چاپ و بڵاوکراوەکان دەبینی جوڵە حرەکەی کتێب لاواز بووە مەسەڵەن چاپخانەکان کەمترین بەرهەمی چاپیان هەیە کەمترین تیراژیان هەیە کەمترین فرۆشیان هەیە یعنی هێشتا کتێب و لە ڕووکارەکەی تریشەوە نەبووە بە بزنس کەسێک کاتێک نووسەرێک لە دەرەوەی لە ئەوروپاژی ژیان و گوزەرانی دابین کراوە بۆی ئەمە جۆرەکە لە کارە ئاسانی
ینی نووسری ئێمە بێجارە بە دوای ژیان و گوزەرانی خۆیان بگەڕێ ئەنجاکە ینی ئیشی دوو هەمی نووسی نەبێت بەڵام لە وڵاتانی دەرەوە ئیشەکەی کە نووسەر بوو بۆ مەهامە ئەژی ئەمە ژیان و گوزەران تەسیری لە کەسی نووسەرەکە کردووە لەگەڵەوە پرۆسەی چاپکردنەکەش بە هەمان شێوەیە یعنی لەوێ دامەزراوەیەک هەیە هەموو زمانەکە ستاندەرتە لە بەریتانیا لە ئەڵمانیا چێ بۆ شێوەیە بۆی چاپەکە زمانەکە بۆ ڕنووسا نووسرە لێرە ئێمە کێشەی ڕەنووسمان هەیە من بۆ خۆم کتێبەکانم چاپکرا هەر خۆم بۆ خۆم بکەی خوێنمەوە هەرەکەی لە دارنازراوەیەک چاپکراوە یار کەسێک پێیا چۆتەوە هەڵەچنی بۆ کردوم لە پیتەکانە فەر جیاوازی بەکارێنەوە پێشێڵەی بۆ هەر کەسەی بەڵگی خۆی پێەیە هەنێکەویتە و توێژێکیەوە لەبەر ئێمە کێشە نووسەریش لە کێشایە ینی لێرە لە کوردستانە نووسەر لە کێشەیە ئەوەشی کە کتێب چاپەکە بە هەمان شێوەیە کتێبێک دەبرێ بۆ ئێران چاپەکرێ کتێبێک دەبرێ بۆ لوبنان چاپەکرێ کوالیتێکی باشترە سعرێکی کەمترە بۆ لەوێ کاغەز و حکومت کۆمەڵێک شتایە بۆ چاپخانانە کار ئاسانیە لێرە ئەو کار ئاسانیە ناکرێ بۆ چاپخانەکانی خۆمان پێشکەوێ ئیشی باشترکە بەڕاستی من پێم ناخۆشە کتێب ببرێ بۆ دەروەی وڵات چاپ بکرێ بەڵام لە ڕووی کوالیتیەوە حەزەکەم بۆ چکە دەبینیت ئەو کتێبە تەمەنی زیاترە ئێمە لە کتێبخانە پێویستمان بەوەیە کتێب تەمەنی زیاتر بێنێتەوە کاڵ نەبێتەوە وەرقەکانی هەڵنەوەرێ کە ڕوو نەکە ئەمە کۆمەڵک پێوی لار نەبێتەوە کعبەکەی ئەمە کوالیتی کتێبە بەڵام ئایا ئەوانەیە ماتوانن ئەوە چاپکەن نه خەڵک کە من کتێبێک چاپەکەم من لە هەنۆ کتێبی خۆم دوانیان لەم ناردۆ بۆ دەروێی وڵات بۆ چونکە کولفەی کەمترە ینی دوو قات فەرقەکە کوالیتی باشترە بەڵام ئەگەر حکومت بیر لۆ بکاتەوە ئەم چاپخانانەی خۆمان کار ئاسانیان بۆ بکرێ پەریان پێ بدرێ هاوکاریان بکرێ بۆی ئەو سەرچاوەش نەچێتە دەرەوە بەڕاستی غەڵەتی تر لێرای بینەوە باسی کتێبت کرد چەند کەسێکە بینم کتێبی چاپ کردو چوە ISBN لوبنانی لێدا یاهی ئێران بەڕاستی ئەوە زۆر خەتەرە ئەو زۆر مەترسیدارە چکە بۆ ئەو کتێبە ئەو نووسەرە جارێککە ئێمە خاوەنی و کتێبە نین لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەو کتێبی ISBN لە لوبنان وەرگێ ئەوە کتێبێکی لوبنانیە هی کوردستان و هەرێم نییە لەسەر مێژووی کوردستانیش نووسیبێت کە ISBNەکە لەوێ بۆ شە ژمارەیە ئەو ڕەمزی ئەو وڵاتەیە ڕەمزی ئەو نەتەوەیە بەڵام خەڵکێمە ئەوە نازانێت دەیبات و بە شانازی شەوەڵێ یان منی دوومێتە کتێبخانە ئەوە کاک ISBNیشم لە لوبنان بۆ وەرگرتووە تر چییە؟ کاک ئەمە خەڵەتە من بۆی شیەکەیتەوە ئەم ژمارانە تەرکیبەی ژمارە سێ ژمارەی یەکەم هی وڵاتەکەیە هی لوبنانە هی میسرە هی ئێرانە تۆ کتێبەکەت کرد بە موڵکی ئەوان کەواتە ڕاستە دەستەکانی خۆش بێ کاکشاوە سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کە بتوانین ڕێژەی کتێبخانەکان زیاد بکەین هۆشیاریەکان زیاتر هەبێ وە نەک کتێبخانەیەکی گشتی چەنەها کتێبخانەی گشتی تر بکرێتەوە لەم شارەیە چکە ناوێکی قورسمان لە سەرێمە شاری ڕۆشنبیر و شاری ئەدەبە بۆی کە بتوانین خوێنەر زیاتر بەڕووی کتێبخانەکانە بڕات دووبارە سپاس زۆر سپاستانەکەم بۆ دەرفەتەی گونجانتان کە قسە لەسەر کتێب و کتێبخانە و خەمەکانی وەکو ئەوە بکەین هیوادارین بەردامەکە جێی خۆی گرتبێ زۆر سپاسی کورسات دەکەین کە هەمیشە هاوکار و یاوەرمان بوون لە هەموو بۆنە و فیستیڤاڵەکانی کتێبخانەی گشتی سلێمانی سپاس بۆ